بەڵێ وا بڕیار بوو سبەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ بێتەوە بۆی متمانە بە کابینەکەی سەرۆک وەزیرانی ڕاستپێرە وبەخشێت بەڵام کۆبوونەوەکە دواخراوە و ئاڵنگاریەکان ئێمە دەمانێت بزانین ئاڵنگاریەکانی بەردەم پێکەنانی ئەو حکومەتە چییە و بۆچی کۆبوونەوەکەی سبەی دواخراوە وەکەی جارێکی دیکە پەرلەمان کۆ دەبێتەوە. شرۆڤەی زیاتریان بابەتاکەین بە میوانداری بەڕێز شوان محەممەد ئەنجامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە گەرمیانەوە لەگەڵمان دەبن. بەڕێز شوان شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با بزانین بۆچی کۆبوونەوەکەی سبەینی پەرلەمان دواخرا، ئەو هۆکارانە چی بوون وای کرد کۆبوونەوەکە ئەنجام نەدرێت؟ بەڵێ زۆر سپاس، شەوتان باش. هۆکارەکە ڕوونە لە ڕاستیە کارەکانی محەممەد شیع سوودانی تەواو نەبووە و پێنجشەمەی ڕابردوو کە ئەو ڕاستپێردرا بۆ پێکێنانی حکوومەت پێشبینی ئەوە دەکرا سبەی شەمە کابینەکەی حازر بکات لە بەردەم پەرلەمان، بەڵام دیارە کێشە هەیە، هەم لە نێو ئیتاری تەنسیقی کێشە هەیە. ئەگەرچی ئەوان لە کۆبوونەوەی دوێنیان سەرۆکوەزیرانی ڕاستپێردراویان سەرپشت کرد بۆ ئەوەی کاندیدەکانی ئەو پۆستانی کە وەرێگرن سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و بۆیان یەکلایی بکاتەوە، بەڵام دیارە لە نێو سونەکانیش لە نێوان تەقەدوم و عەزم و سیادەش کێشە هەیە، وەکو ئێوەش لە هەواڵەکان باستان کرد لەوانەیە ئەو کاندیدانەی کە پێشکەشی محەممەد شیع سوودانیان کردبێ هەندێکی لەلایەن ئەوەوە ڕەت کرابێتەوە. جگە لەوەش عەزم پێی وایە سیادە یان تەقەدوم پۆستی سەرۆکی پەرلەمانیان بردووە، ئەمە زۆرترینی پۆینتەکانە بە زۆرترینی خاڵەکانە بە بۆیە ئەوان لەو 6 وەزارەتەی پیان نەدرێ عەزم داوای زۆرترینیەکە. ئەمانە و کۆمەڵێ فاکتەری تریش هەیە. باشە کاک شوان پێمان بڵێ سوودانی بە چ پێوەرێک کاندیدەکان دیاریەکات؟ سوودانی ئەوەی ڕایگەیاندووە چ خۆی چ نووسنگەکەی کۆمەڵی پێوەری هەیە، لەوانە کەفاءەت توانای کاندیدەکە پاکێتی کاندیدەکە بەڕاستی هیچ بابەتێکی گەندەڵی و فەساد و ئەوانەی لەسەر نەبێ و تەکنۆقراتی ئەمانە کۆمەڵێ بنەمای داناوە کە تەرکیز لەسەر کەسایەتی و توانای خودی کاندیدەکەیەکەن. لای محەممەد شیع سوودانی وەکۆڵێ کاندیدەکە ئامانجەکە لە ئاستی ئەو پۆستابێکە پێدرێ. زۆر باشە. وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێوە چەند وەزارەت وەردەگرن، ئایا بربژێرەکانتان دیاری کردووە، ناوەکانتان ناردووە بۆی کە لەلایەن سوودانیەوە یەکلای بکرێتەوانێ؟ بەڵێ ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لەو 4 وەزارەتەی کە درێتە بەشی کوردە با بڵێن سیانی بەر ئێمە دەکەوێ و گرفتمان نییە لە دیاریکردنی کاندیدەکان. خۆتان نەزانن پارتی حزبێکتان پێشکەش کردووە داهاتوش کێشەمان نابێ و بەڵێ بە تاکید ناو دراوەتە. ئەکرێ ناوەکانمان پێ بڵێ کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان کێ بۆ پۆستە وزاریەکان؟ پێم وا بێ هێشتا زووە، لەبەرەوە ئەبێ هێشتا هەر ئەگەرێک دابنین کە داوای گۆڕینی یەکێکیان بکرێیان ئەو حاڵەتانە. باش، بەڵام قسەیەکی شەیە لەسەرەوەی کە جێگری سەرۆک وەزیرانیش لە ئاخیرا مافی ئەوەی هەیە. بەڵێ لە تێکڕای ئەو پشکانەی بەر پارتیەکەوێت چ جێگری سەرۆک وەزیران بێ، چ وەزارەتی دارایی بێ، هی ئەعمار و ئسکان بێ، هی ژینگە بێ، پارتی کێشەی نابێ و کاندیدەکانی حازرە بێ. باش، لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنتان کردووە بۆ دابشکردنی پۆستە وەزاریەکان، چونکە قسەیەکە بوو کە یەکێتی نیشتیمانیش دەیوت من 2 پۆستی وەزاری پشکی منە، واتە دەبێت 2 پۆست بۆ ئەوان بێت، 2 وەزارەت 2 وەزارەتیش بۆ پارتی بێ. لەسەر ئەم بابەتە یەکلابوونەتەوە؟ پێم وایە بابەتەکان ڕوونە، یەکێتی بە هیچ پێوەرێک 2 وەزارەتی بەرناکەوێ و ئەوانیش بە فەرمی داواکاری وایان نەبووە بە گوێرەی خاڵ و بە گوێرەی ژمارەی کورسیەکان 3 وەزارەت حەقی پارتیە،
و پێم وانە یەکێتی شکالی هەبێت لەو ڕۆ کاکشوان ئەمە یەکلا بۆ تەوانە لە نێوان پارتی و یەکێتیدا ئەم پرسەتەوە یەکلا بۆ تەوانەیە ڕێکەوتنتان کردووە واتا لەوێ ئێوە ناوی کاندیدی خۆتان و بۆ سێ وەزارەت ئەوانش ناوی کاندیدی خۆیان بۆ یەک وەزارەت پێشکەش دەکەن ئەم پرسە یەکلا بۆتەوە لە هەرێم ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسین لەوەی سێ کاندیدی خۆمان حاضر بکەین ئەوەی تریش تایبەتە بە یەکێتی و خۆیان یەکلای یەکەنەوە پێم وە نییە گفتوگۆی جدی لەسەر ئەو مەسەلە کرابێ بەداخەوە دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆمار جۆرێک لە ئیشکال ڕوویدا و سەرۆکی یەکێتی هەندێ ئەکرین بڵێم لە ئوسلوبێکی نازانم بڵێم چۆن قسەی کرد تەسریحەکانی لە ئاستی پێگەی سەرۆکی حەزبیەکان نەبوو دوای دەرچوونی سەرۆک کۆمار جگەل لەوەی ئەو کاری تیرۆریستیشکە لە هەولێر ڕوویدا و خەڵکی ئەمنی خۆی و عایلەی کراوە ئامانج ئەمانە لەوانەیە هەندێک ساردی لە نێوان پارتی وەکێتیا دروست کرد بێ بەڵام بەگشتی ئەوەی پەیوەستە بە پارتیەوە ئیشکالمان نابێ ئێمە سێ وەزارەتمان بەرەکەوێ و پارتی کاندیدەکانی خۆی بەبێ کێشە حاضر دەکا ئەوەی تریش تایبەتە بە یەکێتی و یەکێتی خۆی یەکلایی دەکاتەوە ئێستا پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە خۆی پارتی وەکێتی مەحکومن بەوەی کە پێکەوە بن لە ئێستا و لە داهاتوویش چونکە بەڕاستی چارەنووسیە و ملەتە لە ئەستۆی پارتی وەکێتیەوە ئێمە شەریکین لە حکوومەتی هەرێم بووە بە تایبەتی لە بەغدا ئێمە کێشەی گەورەمان هەیە ینی پرۆسەیەکی منەظەمی تعریب لە ناوچە کێشە لەسەرەکان لە کەرکووک لە خانەقین لەو شوێنانە بەڕێوە ئەچێ و بەڕاستی من هەمیشە ئەیلێم بەداخەوە تێڕوانینێکی زۆر ئیجابی بەرامبەر هەرێمی کوردستان لە لای هەندێک لە بەرپرسان و حزبە سیاسەکانی عراقی نییە هەموو ئەمانەوەکە بەڕاستی ناو ماڵی کوردە بێ یەک بێ لە سەروی هەمووشیانەوە پارتی و یەکێتی ئەبێ لە جزئیات دوورکەونەوە ئێمە فۆکس بخەینە سەر ینی خاڵە ئەساسیەکان کە ئیستحقاقاتی دەستوری و نەتەوەیی ئێمەیە پێکەوە خەباتێکی هاوبەش دەبێ بکەین بۆیە ئەگەر لە مەرحەلەیەکە لە وێزگەیەکە بەهۆی هەندێک ڕووداوە بەریەکەوتن و ئاڵۆزی شەبێ لە ئاخیرا پێم وایە ئیرادەی پارتی وەکێتی ئەتوانێت ئەو بابەتانە تێبپەڕێنێ بەڕێز شوان محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت